ئێمە لە وڵاتێکدا دەژین ماڵی سەرۆکی حکومەتەکەمان فراوانەکەی بە قەدەر گەڕەکێکی شاری هەولێرە ئاخر عەدالەت لە وڵاتێکی وایە چۆن جێبەجێ دەبێت. ڕێکخراوی هەڵمەتی دادپەروەری لە بەردەم پەرلەمانی کوردستان گردبوونەوەیەکی ناڕەزایەتی لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە ئەنجامدا. لە گردبوونەوەکەدا داوای هەڵوەشاندنەوەی ئیمتیازاتی پەرلەمانتاران و پلەباڵاکانیان کرد. بەشێکی دیکەی داواکانیان داکۆچیکردن بوو لە ماف و ئیمتیازاتی بنەماڵەی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی. ڕێکخەرێکی گردبوونەوەکەش ڕایگەیاند لە ڕۆژی جیهانی دادپەروەریدا دەڵێن هەرێمی کوردستان نادادپەروەرترین هەرێمە لە چوارچێوەی وڵاتێک لە جیهاندا. ئێمە ئێستا لە شوێنێکدا یادی دادپەروەری جیهان دەکەینەوە کە کوردستان نادادپەروەرترین هەرێمە لە چوارچێوەی وڵاتێکدا لە جیهاندا. داهاتی دەدەوڵەمەندی ئەم کوردستانە بەقەدەر داهاتی نەتەوەی 5 ساڵی خەڵکی کوردستانە. ئێتر ئەمە نیشانەی ئەو پەڕی نادادپەروەری لە کوردستانە. ئێمە سەرۆک و جێگری سەرۆکی حکومەتێکمانەیە کورسەکانیان هەردووشیان بە میرات بۆ ماوەتەوە تەنانەت لە کوردستان دەسەڵاتیش بە میرات بۆ خەڵکان دەبێنێتەوە. سەرۆکی حکومەت و جێگیرەکەی هەر هەمویان مناڵەکانیان لە باشترین قوتابخانە دەخوێنن لە کاتێکدا مناڵانی خەڵکی دیکە نانیە بیخۆن ئەوە قوتابخانەی تایبەتیان بە خۆیان کردوتەوە بۆ نەخۆشخانە دەچنە دەرەوەی وڵات. هەموو شتێکیان جیایە لەو میلەتە هەموو شتێکی خۆیان جیا کردوتەوە لە میلەت تەنها کورسەکەیان لێرەیە بۆ بەڕێوەبردنی دەسەڵات و بۆی خوێنی میلەت ئەو میلەتە بمشن. ماوەی 2 مانگە حکوومەتی هەرێم پرۆژە یاسایەکی بە ناوی چاکسازی لە موچەی خانەنشین و پلەباڵاکان ڕەوانەی پەرلەمان کردووە. بەڵام تا ئێستا پرۆژە یاساکە دەنجی لەسەر نەدراوە و یەکلایی نەبووەتەوە. چالاکوانان پێیان وایە هۆکاری سەرەکی پەککەوتنی پرۆژە یاساکە لە پەرلەمان پەیوەندی بە بەرژەوەندی حیزبیەکانەوە هەیە و دژی بەرپرسانە هەر بۆیە کێشە بۆ پەرلەمان دروست دەکەن تا پرۆژە یاساکە دواکەوێت. داواکارین لە هەرێمی کوردستان هیچ موچەیەک لە 3 ملیۆن دینار تێنەپەڕێت. 2 بە یاسا سنوورێک بۆ جیاوازی بەرزترین و کەمترین موچە لە هەرێمی کوردستان دابدرێت کە لەدا بۆ 12 جار جیاوازیان زیاتر نەبێت. ئەو موچانەی لە 500,000 کەمترن پاشەکەوت لە هیچ دۆخێکدا نەیانگرێتەوە. دامەزراندن لە داهاتوودا تەنها بۆ ئەو کەسانە بێ کە هیچ سەرچاوێکی داهات لە خێزانەکانیان نییە. ئەمەش دەبێتە هۆی بۆ کەمکردنەوەی هەژاری لە کۆمەلگادا. خانەنشینی پەرلەمانکار و وەزیر و سەرجەم پلە و باڵاکان بە پێی یاسای خانەنشینی ڕێک بخرێت. بەداخەوە بۆ ئەم دەسەڵاتە جارێشتریش بەداخەوە کە خەڵک فێر دەکات دەست بە کراوی خۆت بگرا بانێ بە ئەم دروشمە لە گۆڕنێن بەسە ئیتر بۆ ئەوەی بتوانین مافی میلەتەکەمان بسێنین. یەکێتی و پارتی لە ڕابردوودا لەشکرێک پەرلەمانتار و وەزیر و بەڕێوەبەری گشتی بە شێوەیەکی هەڕەمەچی خانەنشین کردووە و ئێستا بوونەتە بار بەسەر حکوومەتەوە بە جۆرێک توانای دابینکردنی موچەی کەسانی شایستەی نییە. هەر بۆیە ئێستا فشارە مەدەنیەکانی هاوڵاتیان بۆ سەر حکوومەت بەردەوام لە فراوانبووندایە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.